زیندان و قارەمانەکانی. تومات ساڵحی ڕەپەری شۆڕشگر کە لە هەمان ڕۆژەکانی دەستپێکی شۆڕشەوە بە هونەرەکەی هاتە خزمەت بەهێزکردنیەوە، لە ئاخرین دیداری لەگەڵ باوکی وە بیری هێناوەتەوە کە زیندانیانی سیاسی لەبیر نەکرێن. بە دوای بڵاوبوونەوەی ئەم هەواڵەدا گروپێکی زۆر لە کاربەرانی تویتەر و ئینستاگرام بە هەشتەگی تومات ساڵحی خوازیاری ئاوردانەوەی تایبەت لەم گۆرانی بێژە زیندانیە و باقی دەستبەسەرکراوانی شۆڕشگێڕی ناڕەزایەتیەکانی ئێران بوون. بە دەستوری سەرانی جەنایەتکار و خوێنڕێژی کۆماری ئیسلامی، بازجووەکان، زیندانوانان و مەعموران ئاستێک لە ئەشکەنجە، ئازار و سوکایەتی دژ بە زیاتر لە 20,000 زیندانی سیاسی بە تازەی دەست بەسەرکرا و پەیڕەو دەکەن کە تەنانەت بیستنی بە دژواری تەحەموڵ دەکرێت. بەم حاڵەشەوە زۆربەی ئەم زیندانیانە ماوەیەکی دوور و درێژ و یان تا کۆتایی لە بەرامبەر ئەشکەنجەگەرانی وەحشیدا خۆڕاگری دەکەن. تا ئەو جێگایە ئەو زیندانیانەی کە بۆ ڕزگاربوون لە ئەشکەنجە جنایەتکارانەکان تەسلیمی داخوازی بازجووەکان دەبن، بە دوای کۆتایی هاتنی بازجوویدا دانپیانانی بە زۆرم لێو وەرگێڕاو لە ژێر ئەشکەنجەدا بە گوێی هەمووان دەگەێنن. سپیدە قولیان، زیندانی سیاسی ناڕازی و ناودار، لە ئاخرین نامەیدا لە زیندان باسی لاوێک دەکات کە تەسلیمی دیکتەکردنەکانی بازجووە ئەشکەنجەگەرەکە نابێت. سپیدە دەنووسێ: من لە زیندان خوێندکارێکی ڕشتەی مافم و لە نێو ئەم سەرما و وەحشەتەی ڕۆژانەدا بۆ دانی ئیمتحان دەچم بۆ شوێنێک بە ناوی فەرهەنگی زیندانی ئەڤین. پێشتر ئەم شوێنە جێگایەک بوو بۆ بەڕێوەبردنی ئازموونەکان. لە ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 1401 لە بەردەم دەرگای چوونە دەرەوەی فەرهەنگی کوڕێکی گەنجم بە چاوبند و لیباسێکی تەنکی خۆڵەمێشیە و بینی لە حاڵێکدا کە هەڵدەلەرزی لەسەر سەندەڵی بازجووی دانرا بوو بازجووی لێ دەکرا. کوڕەکە وتی: من لە کەسم نەداوە. داوای دانپێدانانی بە زۆرەیان لێ دەکرد. من هاوارم کرد هیچ نەڵێ، قەتدان بە هیچ شتێکدا نەنێ و مردن بۆ ئێوەستەم گەران ئەبێ بە زووی تاوانی جنایەتەکانتان بدەنەوە. ساڵۆنی ئیمتحانیش پڕ لا کوڕان و کچانی لا و هاواری ئەشکەنجەگەران بوو. من سەبارەت بە سوکایەتی نەکران بە زیندانی و نەمانی ئەشکەنجە ئیمتحان ئەدەم و هاوارم کرد ئێوە بەتەنیا نین، ڕووخانی زاڵمان نزیکە. سوهەیل عەرەبی و دایکی فەرەنگیز مەزلوم، دوو زیندانی قارەمانی دیکەن کە خۆڕاگری ئیلهام بەخشیان لە بەرامبەر بازجووە جەلادەکاندا بە تەواوەتی جێگای ستایش و تەحسینە. سوهەیل کە تا ئێستا چەند جار زیندانی کراوە، دیسان لە 4 مانگی بەفرانبەردا دەست بەسەر کراوەتەوە و لە ئێستادا ئازادی ئەو دایکی کە خۆی چالاکێکی سیاسی ناودارە بۆتە داخوازی جەماوەری شۆڕشگێڕ. لە ئێستادا سوهەیل لە زیندانی گەورەی تاران یان لە فەشافویەدایە کە زەرفیەتی لە خۆگرتنی 15,000 زیندانی هەیە. ئەو گەلێک وتاری جۆراوجۆر و لەوانە بۆ لە قاودانی بارودۆخی زیندان، زیندانی و زیندانیەکان نووسیوە و بڵاوی کردوونەتەوە. ئەو زیندانیەکی سیاسی وەها خۆڕاگرا کە جارێک بازجووەکەی لێ ماندوو بووە و بە تووڕەییەوە پێی وتووە ئاگادار بە دایکت لە ژووری تاکە کەسیدایە، حکمی دەست بەسەرکرانی خوشکت و باوکیشتم پێیە، ژنەکەشت کە لەم ڕێگایەدا لە دەست داوە. دوایی بە تووڕەیی زیاترەوە دەپرسێ چی دەبێتە هۆی ئەوەی دیسان بەردەوام بیت، لەکوێدا قەرارە بە چۆکدا بیت. سوهەیل دەنووسێ: بە ئارامی وەڵامیمدایەوە واقعبینی. من واقعیەت دەبینم کە وایە لە ئەشکەنجەکانتان ناترسم. ئێمە بێجگە لە زنجیرەکانمان، بێجگە لەو کێشانەی ئێوە بۆتان دروست کردوین، بێجگە لە ژیانێکی پڕلا قەیران و خۆزگە و هەژاری و موسیبەت هیچمان نییە لە دەستی بدەین کە وایە خۆڕاگری دەکەین و بەردەوام دەبین. سوهەیل لە یەکێک لە ئاخرین نووسراوەکانیدا دەنووسێ: بەو هیوایەی کە کۆماری سەراسەر جەهل و جنایەت و تیرۆری ئیسلامی ئێران هەرچی زووتر بە هێزی شۆڕشگێڕانی خەڵکی ئێران بڕوخێ و دەرگای زیندانەکانی سەرتاسەری ئێران بکرێنەوە و هەموو زیندانیە سیاسیەکان ئازاد بن. یەکێک لە ڕێگاکانی بەهێزکردنی ئەم شۆڕشەی ئێستا کە گەلێک پێویستە ئازادکردنی زیندانیانی سیاسیە.
ڕێبەرانی ڕاستەقینە ناسرا و خاوەن ئۆتۆریتە بەشێکی بەرچاویان لە پشت میلەکانی زیندانەوەن کەوایە دەبێ هەوڵ بدرێت لە ڕێگای پەرەدان بە چالاکی و هەڵسوڕانی شۆڕژگێڕانەوە دروشمی زیندانیانی سیاسی دەبێ ئازاد بکرێن بێتە ڕیزی دروشمە سەرەکیەکانی شۆڕشەوە و بوار بۆ هەرچی زۆرتر تێکشاندنی دیوار و دەرگای زیندانەکان و ئازادکردنی زیندانیانی سیاسی ئامادە بکەین.